دوانزە دەنگی بەهێزی یەک لە دوای یەک هەولێریان هەژان لە خامۆشیدا شار لەریەوە و کەس نازانێت چی بووە. ئەم ڕووداوە 3 ساڵ لەمەوبەر و بە دیاریکراوی لە درنگانێکی شەوی 13 ئازاری 2022 ڕوویدا. ماوەیەکی ویست تا خەڵک تێگەیشت ئەمە هێرشی ئێرانە بۆ سەرماڵی شێخ باز بەرزنجی سەرمایەداری دیاری شارەکە. ئەو ساڵە ئێران لەو پەڕی هێز و باڵا دەستی خۆیدا بوو. لە هەر جێکەیەکی تر زیان با بەرژەوەندەکانی بگەشتبایە لە هەولێر تۆڵەی بۆ دەکردەوە. بە ماوەیەکی کەم دوای هێرشەکە دەستگای دژە تیرۆری کوردستان ڕایگەیاند 12 موشکی بالیستی لە دەرەوەی سنوورەکانی عێراق و هەرێمی کوردستانەوە ئاراستەی هەولێر کراون. هەردوایەوە سوپای پاسدارانی ئێران خۆی کرد بە خاوەنی هێرشەکان و لە ڕاگەیەنراوێکدا وتی ناوەندی بەڕێوەبەرایەتی پیلان و شەڕانگێزیەکانی زایۆنیزمی کردوتە ئامانج. بەڵام ئەو ناوەندە ئێرە بوو ماڵی شێخ باز لەسەر ڕێگای هەولێر پیرمام. ماڵە گەورەکەی شێخ باز لەژێر زەبری موشەکەکاندا خاپور بوو. باڕێکەوتێکی سەیر خۆی و ماڵ و منداڵی دەرباز بوون. دوای ڕووداوەکە مستەفا کازمی سەرۆکوەزیرانی ئەو کاتەی عێراق لەگەڵ مەسرور بارزانی سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان چوونە شوێنی ڕووداوەکە و هەر لەوێ خاوەن ماڵ لە بەرچاوی میدیاکاندا هەموو بانگەشەکانی ئێرانی بەدرۆخستەوە و داوای کرد لیژنەیەکی لێکۆڵینەوەی نێودەوڵەتی پێک بێت بۆ دەرخستنی ڕاستیەکان. إنه هذه المنزل منزل عائلي بحت لعائلة عراقية صرفة وذكريات وتاريخ وأرشيف هذه العائلة الآن موجود تحت هذا الأنقاض. شێخ باز شێخ کەریم بەرزنجی بەڕێوەبەری جێبەجەکاری کارگروپە کە یەکێکە لە کۆمپانیا گەورەکانی بواری وزە لە هەرێمی کوردستان. بەڵام دۆستەکانی دەڵێن شێخ باز پیاوێکی خێرخواز و دەست و دڵباشە و بەدەیان پرۆژەی خێرخوازی کردوتەوە. نمونەی بەنداوی بەستۆرە و نەخۆشخانەی منداڵان و خانەی بەساڵات چوان. ئەو کات حکومەتی عێراقی بەڵێنیدا دەست لە دۆسیەکە هەڵنەگرێت و وا قەرار بوو کەیسەکە بباتە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی و سکاڵا لە ئێران بکات. بەڵام دوای 3 ساڵ ئەوەش نەکرا و بەردێکی لەسەردانرا. هەرەو جارە نەبوو ئێرانی دۆست و دراوسێ چەند جارێک گورزی لە هەرێم وەشان چونکە دەیزانی ئاسانترین ئامانجە داخی خۆی پێبڕێژێت. هاتنی جەناویان ئێمە بەرز دەنرخێنین زۆر بەخێر بێن و زۆریشمان پێخۆش بوو کە جەناو خۆت ئەم موقع ببینی بۆەوەی بزانیت کە ئێرە شوێنێکی مەدەنیە هی هاوڵاتیەکی ئەم وڵاتەیە کە بەداخە بووەتە ئامانجی سراعێکی نێودەوڵەتی کە ئێمە بە هیچ شێوەیەک نارێمی کوردستان نە عێراق بەشێک نین لەو سراع نێودەوڵەتیە. سیر ئەوە بوو شوێنی هێرشەکە تەنیا 1 کیلۆمەتر و 300 مەتر لە قونسوڵخانەی ئەمریکیەوە دوور بوو. بەڵام ئەمریکا و قونسوڵخانەکەی بێدەنگ بوون و هیچ کاردانەوەیەکیان نەبوو. ساڵانی ڕابردوو لەم ڕۆژەدا ئێران و گروپەکانی نزیک لە ئێران بە شانازیەوە یادی ئەم هێرشەیان دەکردەوە. بەڵام ئەم ساڵ لێی بێدەنگن و هیچ ناڵێن. سەرچاوەیەکی قسە ڕۆیشتوو لە حکوومەتی عێراقی بە 1964 وت ئێستا بارودۆخی ئێران جیاوازە و نایەوێت هیچ بڵێت. هێزە نزیکەکانی نزیک لە ئێرانیش ئاوات دەخوازن کەس ئەم هێرشە و باقی هێرشەکانی دیکەی بیر نەبێت و ڕۆژی 13 مانگ وەک ڕۆژێکی ئاسایی تێپەڕێت.